بەگوێرە ئەو ئامارەی کەلامانە لە کۆی گشتی پشکەکەمان کە نزیکی 4450 کەس ئەوانەی کە سەفەرەکە دەکەن 3000 تا 3200 کەس پارەی داوە واتە ئەو 1000 کەسەی ماوە ئەوجا ئایا لەبەر ڕێنمایەکانی دواخستن و ئالوگۆڕی دواکەوتووە بە هەر شێوەیەک بێت داوایان لێ دەکەین کە بە زووترین کار لەو ماوەی سەردام بکەن و بڕەپارەکە بدەن هەر کەسێک کە ناوی خۆی تۆمار کرد بیار هاوڵاتیەک وەفات بکاتن بە شەرتێکی لەگەر ئافرەتێک خۆی نووسی بێتن ئەو شخصە کە وەفاتی کردووە یەکێک دەتوانی جێگاکەی بگرێتەوە لە وەڕەسەکەی خۆی یان هەر کەسێکی تر بێ بە مەرجێک مەحرەم بێ بۆ ئافرەتەکە مەحرەم بێت بۆ ئافرەتەکە ئەوە لە حالەتێک ئەگەر لەگەر ئافرەتێک خۆی نووسی بوو ئەگەر هات و کابرا خۆی وەفاتی کردو بە تەنها خۆی نووسی بوو ئەوە دەتوانێت یەکێک لە وەڕەسەکەی خۆی بە گوێرەی بەڵگەنامە ڕسمیەکان واتە سوورەت قەیدی ئۆردانە دەتوانێت شوێنی بگرێتەوە بە مەرجێک ئەندامانی خێزانەکەی خۆیان لە بەردەم بەڕێوبەری حەج و عومرەی پارێزگاکەی خۆی ئامادە بێ گشتیان تەنازول بکەن بۆ یەک کەسیان